سڵاتان لێبێت. دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم. لەم بەرنامەیەدا باسی شلەمەنیەک دەکەین کە زۆربەی کات لەسەر مێز و سفرە و خوانی بەشێکی زۆر لە ماڵانی کوردستان و کوردان بەشێکی گشتی لە هەموو دنیا هەیە. ئەویش خواردنەوە گازیەکانن. ئێمە بەشێکی گشتی سەرنج دەخەینە سەر منداڵان. کاریگەری خواردنەوە گازیەکان لەسەر منداڵان چییە؟ جارێ ئایا خواردنەوە گازیەکان بخۆینەوە یان نا؟ ئایا خواردنەوە گازیە دایەتەکان بخۆینەوە یان نا؟ خواردنەوەی گازی زیرۆ چییە؟ پێکاتەی نێو خواردنەوە گازیەکان چییە؟ لەم بەرنامەیەدا وەڵامی کۆمەڵێک پرسیاری زانستی وردەدەینەوە و پێتان دەڵێین ئایا خواردنەوەی گازی بخۆینەوە؟ ئەگەر بیخۆینەوە چۆن بیخۆینەوە کە زیان بە تەندروستیمان نەگەێنێت؟ تامەکەی وەرگرین زیان بە تەندروستیمان نەگەێنێت. وەڵامەکەی ئێستا نییە، دواییە. لە نێو ستۆدیۆ کە هاتم دەبینم خانەوادەیەک خەریکی خواردنن. واللهی دڵم نایە ئەوە بخۆی، هەنی ئەوە ناخۆ نەماوت ئەوە بخۆ، ئەوە خراپە. ئەخر ئەوە خۆراکی خێرایە. سەڵاتە بخۆ جارێ. ئافرین ئافرین، دڵم نایە بە بەرچاوی منەوە بەڕاستی ئەوە بخۆی. خانەوادەکەمان لە خانەوادەیەکی نمونەیی باشووری کوردستانن، کاک هۆگر و لاڤەخان. ئافرین، هەنی زەڵاتەی خوارد، دەست خۆش. لە سەر مێزەکەیان خۆراکی خێرا هەیە، زەڵاتە هەیە، برنج و گۆشت و فاسۆلیا هەیە، هەروەها خواردنەوە گازیەکانیش هەیە. کاک هۆگر بەخێر بێت. زۆر سوپاس دکتۆر ئاراس جان، زۆر بەڕێز. ئەی جەنابەت ناو چییە؟ هاکان. ساکار؟ هاکان. ئاکام؟ هاکان. ئاکار ئەوە ئێستا تێگەشتم. زۆر بەخێر بێت. نا؟ نا. ئەدی کاکە هاکان. کاکە هاکان؟ باش. کاکە هاکان بەخێر بێ. بەڵێ سوپاس دەکەم. باش. هەنی وانییە؟ چۆنی هەنی؟ هەنی خەنی. ئەدی هەنی تەواو. زۆر بەخێر بێت. زۆر سوپاس کاک دکتۆر. ئێوە شۆک و خانەوادە کوردیەکان لەسەر مێزەکەتان خواردنەوەی گازی هەیە. بەڵێ. بۆچی؟ وڵی عادەتەن ئێمە وەکو عایلەی کوردەواری وا فێرکرابین لە هەر خواردنێکی چەوری، خواردنی خۆش عادەتەن حەزمان فێرکراوین بەبێ دەکەین خواردنەکە حەل نابێت. هەر حەل نابێت. بەڵێ. لاڤەخان تۆ چی دەڵێ؟ وڵای من کە میوانم بێ خاستن سفرەیەکی ڕازاوە دانێم و مەسان خواردنە کوردەواریەکان و تر برنج و گۆشت دابنێم، خێرا تەلەفۆن دەکەم خواردنەوە گازیەکانیش بێ. لەبەرەوەی هەستەکەم نەقسێک هەیە لەسەر سفرەکە. بەڵام نەکا گلەیەکم لێ بکرێ یان بڵێنەها سفرەکەی تێر و پڕ نییە. بەبێ خواردنەوەی گازی هەست دەکەی کە سفرەکە تێر و پڕ نییە. ئارەوەڵا. ئەمڕۆ لەبەر خاتری من خواردنەوە گازیەکان مەخۆنەوە. بەڵێ. خۆراکە خێراکانیش مەخۆن. لەسەر چاو. ئێستا گوتمان مەیخۆ ئێستا. جارێ مەیخۆ. باشە؟ بەڕێزان، ئێستا کاتی ئەوەیە کە میوانەکانی و بەشداربوانی نێو بەرنامە بناسێنم. ئەوانیش کۆمەڵە خێزانی جوانی شاری هەولێرن، هەروەها کۆمەڵێک گەنجن لە ئاکرێ، لە شێخان و لە دهۆکە ڕەنگینەوە هاتوون. زۆر بەخێر بێن سەرچاو. خێر بێن یاخۆ. خۆشحاڵم. خێر بێن سەرچاو. بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەری ئەمڕۆ سێ میوانمان لەگەڵ دەبن. میوانی یەکەم بانگهێش دەکەین. دکتۆر لاولاو فاروق پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان لە ستۆدیۆ لەگەڵمدایە. دکتۆرە فەرموو. چۆنی دکتۆرە بەخێر بێت. فەرموو. دکتۆر لاولاو کاتی خۆی لە کۆلێژی پزیشکی لەگەڵ مابوو، بەڵام من زۆر پێشتۆ بووم. من زۆر گەورەترم.
زۆر بەخێر بن. زۆر سپاس زۆر دکتۆر سپاس ئاراس دەکەم. خۆشحاڵ بووم زۆر زۆر سپاس سپاس دەکەم خۆشحاڵم کە لەگەڵمانی. زۆر سپاس خەڵکی ئێمە ئەوانەی کە دێنە لای تۆ لە کلینیک لە نەخۆشخانە ئەوانەی کە دەیان بینی منداڵان خواردنەوەی گازی زۆر دەخۆنەوە. دکتۆر ئاراس ئێستا خواردنەوەی گازی بۆتە خواردنەوەیکی سەرەکی لە هەموو ماڵەکان بە تایبەتی منداڵان خواردنەوە گازیەکان زۆر دەخۆنەوە و کاریگەری خواردنەوە گازیەکان لەسەر تەندروستی منداڵان ئێستادا زۆر بە وازەحی بەدیار دەکەوێت. پێشت لەگەڵ کام پێکهاتەی نێ خواردنەوە گازیەکان هەیە؟ یەکێک لە پێکهاتە هەرە سەرەکیەکە و کە زۆر تەسیراتی دەبێت لەسەر تەندروستی منداڵەکە شەکرە. ڕێژەیەکی زۆری لە شەکری تێدایە. باش چی دیکە؟ ترشەکان وەکو ترشی فۆسفۆریک ئەسید. باشە. گازەکان وەکو گازی دوانۆکسیدی کاربۆن. باشە. و هەروەها هەندێکیان کافاینیان تێدایە مادەی کافاین. هەندێکیان بۆن و تامی دەستکردیان تێدایە. ڕاستە. ئەمانە بەسن ئەو هەمووە. ئەمانە بەشێکی زۆری خواردنەوە گازیەکان هەموو پێکاتانیان تێدایە. زۆربیان زۆربەی و پێکاتانیان تێدایە. دەست خۆش بێ. لە هەریەک لەوانەی کە دکتۆر لاولاو باسی کرد هەر یەکێکی ئەمڕۆ باس دەکەین و کاریگەری چییە بەسەر تەندروستی منداڵەکانمان باسی دەکەین. کێشەکە ئەوەیە کە قەڵەوی بەشێک لە ئێستا نازانم ڕەنگە ئێستا بە دڵنیاییەوە ئێستا دایکانی ئێمە هۆشیارترن دایک و باوکانی ئێمە هۆشیارترن لە کوردستان تاکی ئێمە هۆشیارترە لە ڕۆ تەندروستیەکە دەڵێم بێگومان ئێستا دایک و باوکان و کوزاران هەر نایانەیە بەس منداڵەکەیان قەڵەو بێت دەبێت ئێمە قۆناغەمان تێپەڕاند بێت دەبێت منداڵ کێشڕێک بێت نەک قەڵەو. ئەمڕۆ لە ستۆدیۆ کۆمەڵێک منداڵی جوانیشمان لەگەڵدان. من نام ڕێمان ئەحمەدە. وەزعت چۆنە لەگەڵ خواردنەوە گازەکان؟ من زۆر ناکڕمونیان خۆمەوە بەڵام مانگێت جارێک دەبی بخۆمەوە یعنی هەندێک جاران دەخۆم ئەگەر میێوان و شتمان هەبی زۆر. مەجای تێدا نییە بیکەینە 2 مانگ 3 مانگ جارێک؟ بەرەوڵە. زۆر سپاس دەکەم. ئەم ناوم یارەیە ئەم زۆر جار نایخۆمەوە دەیخۆم و هەنە جار بەڵام زۆر ڕێژێکی زۆر شەکری تێدایە نابێ بیخۆینەوە. وەڵڵاهی ئافرین. من ناوم محەممەدە من خواردنەوە گازەکان دەخۆمەوە بەڵام بە ڕادەیەکی سنووردار. چەند ینی؟ بۆ نمونە لە کاتێکدا خواردنی خێرامان هەبێت لەو کاتانە دەیخۆمەوە. هەفتەی چەند جار خواردنی خێراتان هەیە؟ لەوانێ 2 هەفتە 3 هەفتە جارێک. باش گەیشت. ئەدیەت و ناو چییە؟ لیڤیا. بەڵێ؟ لیڤیا. نیڤیا؟ لیڤیا. لیڤیا؟ ئەتو خواردنەوەی گازی دەخۆیەوە؟ هیچ؟ بەس جارێکم دەخۆمەوە. بەس جارێک دەخۆیەوە ڕۆژەیەک جار؟ ڕۆژەیەک جار؟ ڕۆژەیان هەفتەی؟ هەندێک جار دەخۆمەوە. ڕۆژەیەک جار نییە نییە؟ حیامان مەبە. ناخۆمەوە. هەر ناخۆیەوە؟ هەندێک جار لەوانەیە 2 مانگ 3 مانگ جار خواردنەوەی گازی ئەخۆم بەس پێش ئەوەی بەدایک و باوکم نەرم نایخۆم لەگەڵی زۆر نایخۆم هەموو کارەوە هەندێک جار دەیخۆم لەگەڵ ئەوە لەگەڵ خواردن وەک پیتزا و بەرگەر ئەوانە هەندێک جار ئەیخۆم بە زۆربەی کار نایخۆم چکە ڕێژەی شەکری زۆرە و بەکتریای تێدایە کە لۆما خراپە. ئافرین. لێوانە 5 مانگیان 3 مانگ جارەکەی خۆمەوە لەبەر ئەوەی تووشت لە خێرامان دەکات و زیان بە زگ و مەحیجەمان نەگەینێت. جوانە. من نام ئەلینا بەڕاستی زۆر بەکەمی دەخۆمەوە چونکە زیانمان پێدەگەێنە چونکە شەکرەکەی زۆر. نام ڕۆنیە مانگێ لەوانە 1 جار یان 2 جار بخۆمەوە چکە خراپە لە بۆ ددان و دەست خۆش. من نام ئەینازە بەس وەڵا ئەمن ئەوە هەر ناخۆم وەڵا. وەڵا سندی مخ باوەڕ دەکەین. ڕۆوەڵا ناخۆم. ئەم دژمنم وەڵا. ئافرین. ئەمن نایخۆم لەبێ ئەوە لەبێ تامەکەی زۆر تیژە یان ئەوە شەکریشی زۆر تێدە دانەکانشمان پیس دەکات. ناو چ بوو؟ ئایناس. ئایناس.
بەس ئاینەز ئەوەندە سنی مەخۆ باوەڕ دەکەین. ئەخۆوەڵا ناخۆم لە گچکەوە نام خوارد. ئافرین. ئێ من ناوم لینازە. ئەنگە خوشکن؟ ئایناز و لیناز. ئێ ڕۆژێ یەکجار ڕۆژێ یەکجار دەخۆم. ڕۆژێ بەس یەکجار؟ بەس کچێ زۆرە. هەموو ڕۆژێ؟ نا یەکجار. هەموو ڕۆژێ یەکجار. ئێ من ناوم لیاو کە لە 6 ساڵی وازم لێناوە چکە ڕێژی شەکری زۆر زۆرە. لۆ ئێستا تەمان چەندە؟ حەوت مەخسەم 8. ئێ ئافرین. خۆی تەمەنی 8 ساڵە لە 6 ساڵیەوە وازی لێ هێناوە لەبەرەوەی هەتا ئێستا هەتا ئێستا لەو کاتەوە. ئێ لەبەرەوەی ڕێژی شەکری زۆرە. ئافرین. هیچ ناخۆم و زۆر کەم دەخۆمەگە 3 مانگ 4 مانگە و هاجارە. ئەوها بە زۆر درەنگ دەخۆم ئەوها 3 مانگ جارێکە و هاە. ئەتو دەیخۆیەوە ئەو شتانە؟ نە. هیچ؟ ئافرین. ئەتو قسە دەکەی؟ تەواو دەستان خۆش. ئەرێ چەپڵەیەکیان بۆ لێدەن. زۆر شیرین بوون. ئێ دکتۆرە کۆمێکی خۆت بڵێ لەسەر منداڵە جوانەکانمان؟ بەڵێ بەڕاستی زۆر خۆشحاڵم کەوەی منداڵەکان پێش ئەوەی باسی پێکاتەکان بکەین زۆربەیان دەزانن پێکاتەکەی چییە و زۆربەیان هەست دەکەم بە ئاگاداریەوە دەیخۆنەوە بەڵام بە ئاگاداریەوە دەیخۆنەوە بەڵام تا ڕادەیەک زۆر دەیخۆنەوە. هێشتا زۆرە. زۆر باشە. ئێمە بەش ینی پێکهاتەی خواردنەوە گازیەکان بەش بە بەشی باز دەکەین. هەموو پێکاتەکە هەر یەکێکیشی لێرە ڕوونی دەکەینەوە کە کاریگەریەکەی چییە. بە یەکێک لەوانە دەست پێ دەکەین. بەڕێزان خواردنەوە گازیەکان کۆمەڵێک پێکهاتەی تێدایە. یەکێک لە پێکهاتە سەرەکیەکانی نێو بەشێک لە خواردنەوە گازیەکان ئەو کاشیەیە. نا کاشی نییە. شتێکی دیکەیە. ڕاستە لێرە کاشی هەیە بەڵام ئەو پێکاتێکی دیکەیە. پێکاتەکە چییە؟ بەنزەواتی سۆدیۆمە. بەنزەواتی سۆدیۆم یەکێک لە پێکاتە سەرەکیەکانی بەشێک لە خواردنەوە گازیەکانە. ئەگەر بەنزەواتی سۆدیۆم لە پلەی گەرمی بەرز هەڵگیرا بەهار و هاوین و پاییزەکەی خۆمان لە باشووری کوردستان یان ئەگەر بەردەوام لە ڕووناکیدا بوو توێژینەوەکان دەڵێن ڕەنگە بگۆڕێت بۆ گەردی بەنزینی. هەر بەنزینەکەی خۆمان گەردی بەنزینی ئاگاتان لێوانە؟ کام بەنزین دەڵێین؟ ئەو بەنزینەی ئەو بەنزەواتی سۆدیۆمەی کە لە نێو خواردنەوە گازیەکاندا هەیە بەهۆی پلەی گەرمی بەرز بە تایبەتیش کاتێک تێکەڵ دەبێت لەگەڵ ڤیتامین سی کە لە بەشێک لە خواردنەوە گازیەکاندا هەیە بە تایبەتی ئەوانەی تامدارن دەگۆڕێ بۆ بەنزین. ئەو بەنزینە دەڵێم. ئەو بەنزینەیە کە دوای ئەوەی لە نێو خواردنەوەی گازیدا لەژێر پلەی گەرمی بەرزدا کە پلەی گەرمی کوردستان هەمیشە بەرزە. ئەی چۆن دەڵێ لە مارکێتەکان دانراوە دکتۆر مارکێتەکان لە نێو سەلاجە هەڵی دەگرن لە ژوورێ ئێمەش لە ماڵەکەمان لە نێو سەلاجەیە. ئەی چوزانی لە نێوانی کارگە و لە دەرەوە بۆ ئێرە لێرەش لە نێوانی کارگە و لە مارکێتەکان چۆن گوازرایەوە لە مارکێتەکانەوە بۆ ماڵەوە چۆن گوازرایەوە. ئەو بەنزینەیە کە لە نێو خواردنەوە گازیەکانی کوردستاندا هەیە دەچێتە ناو هەناوتان ئاگر. هەموو ئەو زیانانەی دیکە لە توشبوون بە نەخۆشەکانی دڵولەکانی خوێن بەرزەپەستانی خوێن بەرزی چەوریەکانی خوێن قەڵەوی نەخۆشەکانی مێتابۆلیزم سەرنجام شێرپەنجە هەموو ئەوانە لە پاڵ ئەم بەنزەواتی سۆدیۆمە هەن. سەیرێکی ئەشاشە بکەن بۆ ئەوانەی کە پێتان وایە خواردنەوە گازەکانی نێو سەلاجە هەڵدەگرین سەیری ئەم خواردنەوە گازیانەکەن. ئەوە هیچ ئەوەی پشتی خواردنەوەی گازی ئەمانە هەمووی بەشێکی زۆران خواردنەوەی گازیە لە گەرمای بەتینی
شار و شارۆچەکانی کوردستاندا لەبەر دەرگا دادەنرێن لە نێو مارکێتەکانیش بە هەمان شێوە ئەو پلە گەرمیە نزمەیان نییە کە ئەو مادەیەمان بۆ بەرهەم نەهێنن. دوایی لە ئەوەی کە ئێستا لەسەر شاشەی ڕوودا و دەیبینن هەڵگرتنی خواردنەوە گازیەکانە لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان سیرکەن چۆن لەسەر جادە لە بەردەمی دوکانەکان لە بەردەمی مارکێتەکان جا تۆ حسابی بکە چۆن دەگوازرێتەوە لەو پلە گەرمیە بەرزەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە چۆن دەگوازرێتەوە چۆن هەڵدەگیرێ چۆن دەگاتە بەردەستی منداڵەکانی ئێمە دواییش منداڵەکانی ئێمە دەیخۆنەوە کە خواردیانەوە دەبێتە ئەو بنزینەی کە ئێستا باسمان کرد. دەمەوێت شتێک لەسەر قسەکانت زیاد بکەم. ئێمە زانیمان بنزواتی سۆدیۆم لەگەر ڤیتامین سی دەبیتە مادەیەک وەکو بنزینە. باشە. بەس ئایا ئەو بنزینە کاریگەری چیە لەسەر تەندروستی منداڵ؟ توێژینەوەکان دەریان خستووە ئەم بنزینە یەکێکە لەو هۆکارانەی کە منداڵ تووشی شێرپەنجەی خوێن دەکات. خڕۆکە سپیەکانی خوێن بە لوکیمیا ناسراوە. ئەوە بەپەلەیە. مەسەلەکە هەر ئەوە نییە کە باسمان کرد و بنزین دەخەیتە نێو هەنایی منداڵەکەت هۆکارە بۆ توشبوونی یەکێک لە شێرپەنجەکان کە شێرپەنجەی خوێنە. لەبەرەوەیە کە دەڵێ پرسیارە سەرێکەکەت ئەوەیە دوور لە هەمووان بەڵام یەکە لە پرسیارە سەرێکەکان دەڵێن بۆچی منداڵەکەم تووشی ئەو نەخۆشیە بوو؟ یەکێک لە هۆکارەکان دایک و باوک وە بنەماڵەکە خۆیانە. باشە. بە تایبەتی هەندێکیان پێیان وایە کە دەڵێ وەڵا دەڵێ شانسم نییە. دەڵێ لە ناو خانەوادەکەمان نییە. بە چاو چووە. بەڵێ دەڵێ بە چاو چووە. کوڕونەوەی ترەمپ بە چاو ناچێ ئەو ئێمە بە چاو دەچێ. یەکێکی دیکە لەوانەیە کە لە نێو خواردنەوە گازیەکان هەیە ئەمەیە بەڵام ئەمە چییە؟ جارێ باسی ناکەم. ئێستا کاتی ئەوەیە کە میوانێکی دیکە بانگ بکەین. ئەویش حازرن؟ باڵێ؟ بەڵێ؟ ئافرین. ئێستا پێشوازی دەکەین لە دکتۆر ڕاست سیروان پسپۆری نەخۆشیەکان و نەشتەرگەریەکانی خانمان و منداڵان. زۆر بەخێر بیت. فەرمووی دکتۆرە. دکتۆر ڕاست بەخێر بیت. سپاس دەکەم. حاڵ باشە؟ زۆر سپاس مەمنون. زۆر سپاس دەکەم. ئەمڕۆ هاتی؟ بەڵێ. ڕێگە چۆن بوو؟ باش بوو. باش بوو؟ بەڵێ. زۆر بەخێر بیت. سپاس. ئەگەر خانمێک خواردنەوەی گازی بخواتەوە کاریگەری چی هەیە بەسەر کۆرپەکەی بەتایبەت ئەگەر خانمەکە خانمێکی دووگیان بێت؟ بەڕاستی ئەم خواردنەوە گازیەکان نوعا شەکرێکی تایە کە پێوترێ فرکتۆز و سوکەرۆس کەم ئەمە بە ڕێژێکی بەرچاو خێرا ئەم شەکرە زۆر زیاد ئەبێت لە جسمی ئەم خانمەیە. ئەنجا ئەمە ژوە ئەکا کە کێشی ئەم خانمە زیابێ و لەگەڵی شەوە ئەکا مەسەلەن تووشی شەکری سەر دووگیانێکی ببێت. بۆیە ئێمە ینی باشتر وایە بە خانمان ئەڵێن تۆزێک کەمی بکەنەوانە بۆی تووشی ئەو دوو حاڵەتە نەبن چکە لە بواری ژدان و مناڵبوونا ئەو کەسانی کە سکپڕن زۆر کاریگەری ئەبێ لەسەر خۆیان و لەسەر کۆرپەلەکان. تۆ لەگەڵ ئەوە دای بە شێوەیەکی گشتی خانمان خواردنەوەی گازی نەخۆنەوە پێش دووگیان بوونیش؟ وەڵاهی لەبەرەوەی ئەو شەکرەی تایە لەبەرەوە زیاتر وە ئەکا تووشی ئەو شەکرێ بێت لەبەرەوە مادەیەک هەیە لە لەشا پێوترێ ئینسولین کەم شەکرێ زۆر بەرز بێت و ئینسولین ئیشی خۆی ناکە شەکرەکان لە خوێنە ئەمێنەوە. ئەنجا کە دووگیان ئەبن ئەم شەکرێ بە تەواوەتی لە لەشیانە زۆر ئەبێت و ئەگوێزرێتەوە بۆ مناڵەکەی. ئەنجا لە بڵێن داهاتووی مناڵەکەشە ینی کاردانەوەی ئەبێت. دەست خۆش. ئەگەر جگە لە شەکر کە قەڵەوی دروست دەکا ئەگەر خانمێکی دووگیان خواردنەوەی گازی بخواتەوە چ کاریگەریەکی دیکەی بەسەر دەبێت؟ ئەو کاتێک کە کێشی زیا ئەکات باشە کە کێشی زیای کردووە ئەکا مەسەلەن لەوانەیە لە بارچوون بۆ ئەم خانمە
دروست ببێ لە بارچوورەکانیش بۆ نمونە کە کێشی قەڵەوە ئەکە ئەم کەسە لە بنەڕەتدا هێلکەکانی کوالیتیەکی باشی نەبێت جا ناوپۆشی ئەم مناڵانەی بە شێوەیەکی تەندروست نەبێت وا ئەکە ئەم مناڵە لەبار بچێ بەڵام لەسەر دایکەکە خۆشی کاریگەرەکانی ئەوەیە بۆ نمونە بەس کەواتە ئەگەر خانمێک بەردەوام خواردنەوەی گازی بخواتەوە و ئەوە هۆکار بێت بۆ قەڵەوی کواڵیتی هێلکەدانی و کواڵیتی ناوپۆشی منداڵدانیشی دادەبەزێت خراپ دەبێت بەڵە و کاتەکە کۆربەلەکە ئێوە خۆی بنووسێنە بۆ ناوپۆشەوە بە شێوەیەکی ئاسایی ناتوانێت و ئەبێتەوە خۆی لە بارچوو دەگەڕێنەوە سەر ئەوەی کە تۆ دەڵێی پێم باشە خانمان خواردنەوەی گازی پێش دووگیانبوونیش هەر نەخۆن باش دەگەڕێنەوە سەر دووگیانبوونەکە ئەگەر خواردنەوەی گازی خواردەوە قەڵەوە بوو کاریگەرەکانی دیکە چین کاریگەرەکانی بۆ نمونە ئەم خانمە کە دووگیانە بێت و ئەکا مەسەلەن بۆ نمونە کە تووشی شەکرە ئەبێت تووشی لەوانەیە زەختیش ببێ چونکە شەکرە و زەخت ینی تاوکەری یەکترین دوای ئەوە ئەکە ئەم کەسە بۆ نمونەکە قەڵە و جوڵەی زۆر نەبێت کە ئەم جوڵەی زۆر نابێت لەوانەیە خوێنمەینی قاچی هەبێ مەسەلەن چۆن ئەڵێ زەبحەی سیەکانی پێ ئەوترێن مەسەلەن کلۆتێک لە قاچی و ئەگەڕێتە جەڵتەی سیەکانی پێ ئەوترێ بەڵێ و لەگەڵیش زۆر خەتەرە زۆر خەتەر ینی ئەو کاتە بێت لە بینی مان و نەمانە ئەبێ ئەم خانمە و لەگەڵیشیا بۆ نمونە مناڵبوونەکەی وەکو مناڵبوونی کەسێکی ئاسایی نابێت مناڵبوونەکەی زۆر قورس ئەبێت مەسەلەن ئەم مناڵانەی بە شێوەیەکی تەندروست ژانەکانی بۆ نایەت و ئەکە درەنتر بکەوێ ئەنجە دوای ئەوە ئەگەر مناڵەکەشی بە شێوەیەکی تەندروست نەبێت لەوانەیە تووشی نەشتەرگەری مناڵبوون ببێ دوای مناڵبوونەکەش لەوانەیە تووشی خوێنبەربوون ببێ ئەنجە ئەم هەموو شتێک کە بەسەریایەت لاخیرە لەوانەیە تووشی خەمۆکیکی زۆر ببێت تووشی خەمۆکی یعنی دەرونێکی ڕووخاویان ئەبێ سایکۆلۆژیان زۆر بێت تاقەتەن چونکە مەجموعەیەک ستێپ چاوەڕیان ئەکا ئەو کەسانی کە قەڵەون و تووشی شەکرە ئەبن جەبەر تایبەتی و کەسانی کە تووشی شەکرەش ئەبن وای لێ مەسەلەن زۆر کاری ئەرکگەری ئەبێ لەسەر کۆرپەکەی بۆ نمونە ئەم کۆرپەی ئەگەر لە باریش نەچێ یا مەسەلەن ناتەواوەیەک لەم مناڵیانە بێ ئەگەر دروستیش ببێ بە مناڵێک و ئەکات لەبەر ئەوەی ئەم شەکرە زۆرە لە لەشی ئەم خانمەیە ئەگوێزرێتەوە بۆ کۆرپەکەی و کۆرپەکی وە ئەکات چۆن ئەڵێ بتوانین بڵێن وەکوا بێ مناڵەکەش لەگەڵیا خۆشخۆرە بێ زۆر ئەخوات ئەتر ئەو کاتە منتقەی شانەکانی مناڵەکەش خۆشخۆر دەبێت لە نێفسکی دایکی دوایی کە لە دایکیش بوو خەپانە و قەڵەوە خەڵک زۆر پێی خۆشە مەسە مناڵێکی قەڵەو لە دایک بووە بەڵام ئەمە زۆر ناتان دروستە لە بەرەوەی لەو کاتی کە لەسکی دایکیەتی ئەو چۆری کە ئەنیشێ بە تایبەتی لە سەرسنگی و شانەکانی کاتێک کە مناڵەکەیتە دەرو تووشی زۆر گرفتی ئەکات تووشە زۆر سنجڕاکێش بوو کە هەمووی زۆر سنجڕاکێش بوو دەستخۆش بەڵام دویان زۆر گرنگن کە بینەری ئێمە زۆر باشی ئاگای لێ بێت جارێ یەکەم شت من هەمیشە ئەوە دەڵێم دایکایەتی و باوکایەتی بەرپرسیارەتی گەورەیە کاتێک کە خانمێک دەیەوێ هەر ڕۆژێک لە ڕۆژان لە ژیانی خۆی منداڵی ببێ دەبێت هەموو کاتێک ئەو بەرپرسیارەتە گەورەیە لەسەر شانی هەڵبگرێت چکە تۆ مرۆڤ دروست دەکەی لە نێو جەستەی خۆتدا لەبەرەوە نابێت شتێک بخۆیت و بخۆیتەوە شتێک بکەیت کە کاریگەری بەسەردا لە داهاتوو بەسەر دروستبوونی منداڵەکەتەوە هەبێت مادەم خواردنەوەی گازی قەڵەوی دروست کرد و قەڵەویش سەر بکێشێ بۆ دابەزینی کواڵەتی ئەیەک مەشاکل دروست دابەزینی کواڵەتی هێلکە و هێلکەدان و ناوپۆشی منداڵدان و هەموو ئەوانەشی کە باسی کرد ڕەنگە بێتە هۆی کاری بردنی خۆی بەهۆی جەڵتەی سیەکانەوە ئەگەر منداڵەکەش لەدایک بوو ڕەنگە بە بۆی نەی خوێنبەربوونێکی زۆریشەوە بێتەوەی هەر مردنی خۆی ئەمە قەڵەوی و دوای ئەوە شەکرە و دوای ئەوە زەخت و ئتر مجموعەیەک ستێپە بە دوای یەکە باشە ئەگەر منداڵێک لە نێو سکی دایکیدا ئەگەر دایکە خواردنەوەی گازی زۆری خوارد بێتەوە منداڵەکەش لە لای سکی دایکیدا دەتوانین بڵین خواردنەوەی گازی زۆری خواردوتەوە بەڵێ بالفعل چونکە مناڵەکە ڕنگدانەوەی تەندروستی دایکەکەیەتی ئەم دایکە ئەگەر خۆی تەندروست نەبێت ئەو مناڵەکەشی بە هەمان شێوە تەندروست نابێت کێتە دەرەوە ئەو مناڵە بۆ نمونە ناتوانێت بە ئاسانی وەکو مناڵێکی ئاسایی هەناسە بدات باشە لەگەڵە شەکری زۆر داعابەزێت داخلی خۆمان پێڵێن هۆڵی نەبەکامەکان خوددەج ئەبێت ئەجا هەموو کانزاکانی لەشیدا ئەبەزێت و لەگەڵ ئەوەشا مەسەلەن لەوانێ لە کاتی مناڵ بوونەکە لەبەرەوەی ئەو چۆریە لە بینی شانی و سیەکانیە کۆ ئەبێتەوە قەڵەویەکە مەسە مناڵ بوونەکەی بە شێوەیەکی سروشتی نابێت لەبەرەوە لەوانەیە مەسەلەن چۆن نەڵێ
برینێکی پێ بگا یا مەسەلەن جاری وهە بووە ئەو مناڵانی کە لە دایکێکی شەکرە ئەبن مەسەلەن پەراسویان شکاوە شانیان شکاوە چونکە کە گەنە دەرەوە شانی ناهێڵە ئەمنا بڵین جسمی خەپانەیە کە هێشتێتە دەرەوانێ بەڕاستی ینی تەندروستێکی باشی نییە تا ئێمە دڵمان پێ خۆش بێ کە ئەم مناڵە مەسەلەن ئەڵێ مەسەلەن 4 کیلۆیە 5 کیلۆیە دەست خۆش. دکتۆرە لەسەر منداڵی نێوسکیدایی کاتێک خواردنەوەی گازی دەخواتەوە کۆمنت چییە؟ دکتۆر بە هەمان شێوەی دکتۆرە ئەو منداڵانەی کە لە دایک دەبن بە قەڵەوی لە دایک دەبن کۆمەڵێک کێشەی تەندروستیان بۆ دروست دەبێت یەکەم شت بە پێچەوانەی دایکەکە لەوانەیە دایکەکە شەکرەی بەرز بێت کاتێک کە منداڵەکە دێتە دەرەوە شەکرەی دادەبەزێت دەبێت لە خودت لە ناو شوشە کۆنتترۆلی شەکرەکەی بۆ بکرێت لەوانەیە تووشی کێشەی هەناسەدان بێت لەوانەیە کاتێک کە بە زەبرێکی زۆر دێتە دەرەوە لەوانەیە شانی لە جێچوونی هەبێت یان لەوانەیە تووشی شکانی کلاڤیکڵ ئێسکی شانەکانی بێ و زۆر کێشەی تەندروستی تری بۆ منداڵە قەڵەوەکە دروست دەبێت و هەروەها توێژنەوەکان دەریان خستووە ئەو منداڵانەی کە بە قەڵەوی لە دایک دەبن و هەر بە قەڵەوی دەمێننەوە لە داهاتوودا کە گەورە دەبن زۆر ئەستەمە بتوانن کێشی لەشیان دابەزێنن لە تا ئەو کەسانەی کە لە گەورەی قەڵەو دەبن. ڕۆنا یەکێک لەو کاریگەریانەی دکتۆر ڕاست لە پێش بەنامە شتێکی گوتوتی کۆرپە ئاوێنەی دایکەکەی ئەگەر دایک ناتەندروست بوو کۆرپەکەشی کۆرپێکی ناتەندروست دەبێت لە ناوسکی دروست دەبێت اینجا ئێستا دایکێک دەڵێ وەڵای ئەو قسانە هیچی وانە چونکە من خواردنەوەی گازیم دەخواردەوە منداڵەکەشم لە دایک بۆ عیبی نییە مەرجە کاریگەریەکانی یەکسەر دەرکەون نەخێر ڕەنگە منداڵەکەت بگاتە تەمەنی 40 ساڵی اینجا لەسەری دەرکەوێت کواڵەتی بۆچی تۆ هۆکاری توشبوونی ئەو منداڵت بیکە دوایی مرۆڤێکی پێگەیشتووە بە جۆرەها نەخۆشی کە دەتوانرێ توش نەبێت بەڵام تۆ هۆکاری لە کەی لەو کاتێک کە خواردنەوەیکی گازی دەخۆیتەوە یەکە لەو بەڵانەی کە لە نێو خواردنەوە گازیەکاندا هەیە ڕەنگە تامە هەندێک جار بۆنە کە ئەمانە بە کورتیەکەی هۆکارن بۆ توشبوونی منداڵ بە کۆمەڵێک کێشە یەکە لەوانە فرەجوڵەیە ئەمانە خۆشیان سەلمێنراوە بەشەیەکی زانستی کە هۆکارن بۆ توشبوونی شێرپەنجە ینی هۆکاری یاریدەری توشبوونی شێرپەنجەن لە داهاتوودا لەبەرەوەگەر کەسێک بەردەوام کێشەکە ئەوەیە تۆ بەردەوام خواردنەوەی گازی بدەیتە منداڵەکەت بەردەوام خواردنەوەی گازی هێنێ و سەلاجەکەت و لە ژینگەی ماڵەکەت هەبێ ئەوە وا دەکا کە لە کۆتاییدا یەک دنیا هۆکاری تریشمان هەیە ئێستا هۆکار هەرچی هۆکار ئێستا لە خزمەتی شێرپەنجەیە هەر لە کەشوهاوە تا ژینگە تا هەموو لایەنەکانی دیکە ئێستا کاتی ئەوەیە باسی شتێکی ترکەین کە لە هەرە سەرەکیەکانە لەگەڵم دێنە ئەوێ بێ زەحمەت لای ئەو شەکرە هەردووکیشتان دوایی پێم دەڵێن ئێوە دەتوانن لێرە بن دکتۆرە دکتۆر ڕازیش با لێرە بێت بفەرمووە ئێرە دکتۆرە ئێستا سەیرکەن ئەو مێزەی کە لە بەردەمی ناتە پێش ناڕژێ دەست خۆش بەخۆشم دەڵێم دەست خۆش ئەو شەکرانەی کە دەیبینن دابەشکاری ڕۆژانە و هەفتانە و ساڵانەی ڕۆژانە و هەفتانە و مانگانە و ساڵانەی خواردنەوە گازیەکانە واتە ئەگەر ئێمە یەکە لە منداڵەکانمان گوتی من بەس یەک جار دەیخۆمەوە بەس یەک جارۆ نیە ڕۆژ یەک جار بوو ئەگەر تەنیا یەک جار خواردنەوەی گازی بخواتەوە ڕۆژانە واتە ئێمە ڕۆژانە هێندە شەکری سادەی دەستکردی دەدەینێ بەس باسی شەکر دەکەین هەفتانە واتە ئێمە هێندە شەکری دەدەینێ ئەو مانگانە ببورن مانگانە هێندە شەکری دەدەینێ کە ئەمە شەکر هەمومان دەیزانین یەکێک لە دوژمنە سپیەکانە سیرکە ینی تۆ ئەگەر ڕێبدەی هەموو ڕۆژێک منداڵەکەت خواردنەوەی گازی بخواتەوە واتە
واتە تۆ ڕێگە دەدەی منداڵەکەت ئەو هەموو لێرە جوانتر دیارە ڕێدەدەی منداڵەکەت لە مانگێکدا ئەو هەموو شەکرە بخواتەوە. شەکریش ژەهرە، ژەهر شیرینە بەڵام ژیان تاڵ دەکات. لە ساڵێکدا ئەگەر هەموو ڕۆژێ منداڵەکەت یەک خواردنەوەی گازی بخواتەوە هێندە ئەمە هەمووی دەبینن لە ساڵێکدا یعنی نزیکەی 2.5 هێندە شەکری دەرخوارد دەدەی. بۆ چونکە منداڵەکەت حەزی لە خواردنەوەی گازیە و تۆش ناتەوێت دڵی بشکێنی و یەک دنیا خۆراکی خێرا و شتی دیکەی ناتەندروستی دەدەیە و ژینگە و ئاو و هەوا و دار و بەردیش لە خزمەتی شەکر و شێرپەنجە و ژەهردایە لە کۆتاییدا دەڵێ بۆ تووشی نەخۆشی بوو ئاوا بە زووی. دکتۆر لاولاو عیبی چییە شەکر ئەگەر بیخۆینەوە ئەگەر منداڵەکانمان هێندە شەکر بخۆن؟ چەندەها کاریگەری لەسەر لەشی منداڵان دەبێت. یەکەمیان قڵەوی باسمان کرد بەڵام باسی ئەومان نەکرد ئەگەر منداڵێک قڵەو بێت چ کێشەیەکی بۆ تەندروستی و گرفتی دەرونیشی بۆ دروست دەکات. ئەگەر منداڵێک قەڵەو بوو دەبینین دکتۆر ئاراس هەندێک نەخۆشی هەیە لە گەورەکان و لە تەمەنە پیرەکاندا هەن وەکو شەکرەی زۆری دووەم، پاڵەپەستۆی بەرزبوونەوەی پاڵەپەستۆی خوێن، بەرزبوونەوەی ڕێژەی چەوری لە خوێندا، کێشەکانی دڵ، کێشەکانی هەناسەدان. کەچی ئێستا لەم زەمانەدا لەم منداڵانە دەبینین کە قەڵەون بەداخەوە و هەروەها ینی ئێستا نەخۆشەکانی دڵ و لولەکانی خوێن، بەرزەپەستانی خوێن جیان هیچکە شیرینی ناخۆم لەبەردانم ناخۆم. ئافرین ئەوە شانی چەپڵەیە. هاکان دەڵێ هیچی دیکە شیرینی ناخۆم و خواردنەوەی گازیش ناخۆمەوە. هاکان هەنی وەرە وەرە دەوەرە. ئێستا کەواتە خواردنەوە گازیەکان ئێستا لە نێو منداڵاندا ئەو نەخۆشیانە دروست دەکەن. دکتۆر لاولاو لەو منداڵانەی نەخۆشەکانی دڵ و بەرزەپەستانی خوێن و بەرزبوونەوەی ڕێژەی چەوری لە خوێن لە نێو منداڵاندا لە نێو منداڵانەی کە قەڵەون. دڵنیای کە باسی تەمەنی 75 ساڵی و 89 سەوانە ناکەی؟ دڵنیام کە باسی ئەو منداڵانە دەکەم کە قەڵەون. ئەی هاوار بەڵام منداڵێکمان هەیە خواردنەوەی گازی بەردەوام دەخواتەوە خڕ و خەپان و جوانە هیچی پێوە دیار نییە عیبی نییە. عیبی نییە بەڵام کێشەی تەندروستی بۆ دروست دەکات و هەروەها چەندین گرفتی دەرونیشی بۆ دروست دەکات چونکە ئێستا لە زەمانێکین لەوانەیە هاوڕێکانی لەوانەیە خوشک و براکانی تری لەوانەیە وەکو گاڵتەکردنێک بە شێوە و لەش و لاری منداڵەکە بکەن. منداڵە قەڵەوەکە وای لێ دێت متمانە بەخۆبوونی کەم دەبێت و هەروەها کەم دوو کەمتر چالاک دەبێت. لەمەش ئەگەر بێت و چارەسەر نەکرێت لەوانەیە تووشی خەمۆکیش بێت. دەست خۆش. ئەمن هەموو جارێم میمەی دەشۆمەوە نەبیرم ناچێتەوە. ئافرین هەموو جارێ دەشوێەوە تەرکیزی باشە. لەبیرشت ناچێتەوە دەبەر میکرۆبی. لەبەر میکرۆبی؟ وەڵڵاهی ئەتو زۆر عاقڵی. کاتێک منداڵ لە ئێواراندا لە شەواندا خواردنەوەی گازی دەخواتەوە ئەو هەموو کافاین وەردەگرێت کاریگەری بەسەر خەوی دەبێت. بەڵێ دکتۆر کافاین کاریگەری لە منداڵ زیاترە وەک لەسەر گەورە چونکە جستەی بچووکە و هەروەها مێشتی تەواو گەشەی نەکردیە. ئەگەر بێت و بڕێکی کەم لە کافاین بدرێتە منداڵەکە جستەی چالاک دەبێت، خەوی تێک دەچێت و هەروەها هەز بە شڵەژان لە ڕاوکێ دەکات و تووڕەتبوونی زیاتر دەکات و ئەگەر هات و خەوی تێکچێت منداڵەکە هەمومان دەزانین کە گەشەی منداڵ لەسەر خەوێکی تەندروست و ڕێکەوە ڕاوەستاوە کەواتە دەتوانین بڵێن خواردنەوە گازیەکان یەکێکە لەو هۆکارانەی کە گەشەی منداڵ تێک دەست خۆش. ئێستا دایک و باوکی دەڵێ نا دەڵێ سعات 11 خواردنەوەی گازی دەخواتەوە جا تۆ لەوە گەڕێت تا سعات 11 منداڵەکە نەخەوتووە دەڵێ سعات 11 دەخواتەوە دوای یەکسەر دەخەوێ. ئێمە باسی کواڵەتی خەو دەکەین. بەڵێ هەیە سعات 12 کافاین قاوە دەخواتەوە دوای دەخەوێ بەڵام کواڵەتی خەویدا دەبەزێ قوڵایی خەویدا دەبەزێ هەموو ڕۆژێکیش ئەوە دووبارە بێتەوە بێگومان کاریگەری زۆر خراپی دەبێت. ئێوە بفەرمونەوەوێ من و هاکان بە تەمای بانکردنی میوانێکی دیکەمانین. هاکان وتت کە خواردنەوە گازەکە ناخۆیتەوە چونکە بۆ دان خراپە. ئێستا میوانێکمان هەیە ناوی دکتۆر جوانە تۆ بانگی کە
وەکو منکە بڵێ ئێستا میوانێکمان هەیە ناوی دکتۆر جوانە با بفەرمێت ئاها دەی بۆ دەدانم دکتۆر جوان هەیە تەواو پێشوازی دەکەین لە دکتۆر جوان دکتۆر جوان بفەرموو بخير باشي صحتك ناي طواقتم توا مزبوط بو ورا توا دكتور جوان هر با هاكان ليرة بيت هاكان ورا إيرا إيه ئێستا هاکان پرسیارەکەت بکە لە دکتۆر جوان بانگت نەکرد ئەوە تا پزیشکی دانا باسی دانەکانتی لە پرسە دەی ئەمن هەموو جارم میوەی دەخۆمەوە هەروە میوەکەی دەشۆمەوە نەبەر میکرۆبی دەبەر دانیشم ئافرین ئیشەکی زۆر باش دەکەیت ئەزە شیرینیش ناخۆم شیرینی ناخۆی؟ ئەدیکانی دانەکانت لۆ کلۆر بۆ دەبینم دەدانی پێشەوەت نییە بەس ئێستا نایخۆمەوە ئێستا ناخۆیەوە لۆ ناخۆیەوە دەبەردانم خراپە لۆ دانەکان وانە شیرینی زۆر تێدایە نابی بخۆیەوە لە جیاتی چ دەخۆی؟ تا هیچ کە ناخۆم ئافرین باشە لە دوای ئەوەی چ دەخۆیەوە لە دوای ئەگەر بابرێن مێوە ئەوە خواردنەوە گازیەکان نەخۆیەوە چ دەخۆی لە جیاتیوی؟ هێرکەی کڵاو لەگەر شیر لەگەر شەربەتی سروشتیەکان شەربەتی پرتەقالی شەربەتی مۆزی وەنیا؟ ئافرین دەست خۆش ئەجە لەگەر کێکی بووکێ ئافرین ئێستا من و هاکانەوە پرسیارەمان هەیە بەخێر بێ خۆش بی سپاس دەکەم خواردنەوە گازیەکان کاریگەری بەسەردانی منداڵانەوە چییە؟ بۆ هاکان دای نەماوە بەخۆی دکتۆر وەکو ئەوەی باوە بخۆمان هەمووان دەزانین کە خواردنەوە گازیەکان زەرەری هەیە لۆدانی بەڵام ڕێژەی زەرەرەکەی چەندە لۆ منداران و لۆ گەورانیش بە هەمان کات ئەگەر بپرسین ئێستا بە شێوەیەکی گشتی هەموو دەزانن زیاترین شت کە زەرەر هەیە لۆدانی شیرینیە کە شەکرە وەنیا بەڵام ئەگەر بێ و ببینین خواردنەوە گازیەکان لە چ پێک هاتیە لە شیرینی و لە ترشی کەواتە کاریگەرێکی جوانەی دەبیتن لەسەر دەوددان بە ڕێژەیەکی زۆر زیاتر لە شیرینیەکە و هەروە لە ترشی بەردەوام بە لەگەڵ بەڵێ شیرینیەکەت دەکاتن دەبیتە خۆراکێک لۆ بەکتریای چونکە ئەو بەکتریایە دروست دەبیتن و دەبیتە هۆی کلۆربوونی ددان و ترشیش مینای ددان واتە ڕووی دەرەوەی ددان دەی خوا و لاوازی دەکا واتە کاریگەرێکی دوانەی دەبی لە سەردانی و دەبیتە هۆی کلۆربوونی ددان دەست خۆش ئێمە ئەمانە هەمومان ئەو پرسیارەمان هەبوو کە ئەی چی بکەین خواردنەوەی گازی نەخۆینەوە؟ خواردنە باشترە تەبعاً نەخۆینەوە بەڵام لۆ مندارە ناتانی ڕاستە خۆ پێ برێ نەخۆیەوە چونکە احتیمالە عینادی بکە احتیمالە بچی بەدزی بخواتەوە دەبیت جێگرەوە چی بدەیە دەبی پێی برەی بە جوانی ئەو شتە خراپە لۆت و لە مەکتەبێ لە مارێ داک و بابە منداڵەکان برێن هەر نەبیتن لە مارێ نەبی باشترە ینی مندارەکە سەلاجەکەی بکاتەوە ببینی خواردنەوەی گازی تێدایە و ببینی شەربەتەکی سروشتی تێدایە حتمما دەتوی خواردنەوە گازیەکەی وەردەگریتن لۆیە پێویستە فێر بکرێ کە بخواتەوەش بە ڕێژەکی زۆر کەمتر بخواتەوە و شەوانیش نەخواتەوە باشترەوە هەروە بەردەوام بی لە دانشتن و احتیمام بەدانی پرسیاری هەیە فەرموو نابێت خواردنەوەی گازەکان بخۆینەوە لەبەرەی ڕێژێکی زۆر شەکری تێداوە زیانێکی زۆریە و دانەکان ماچێک دەدا کە ئەوها پێشتر ئەگەرها زۆر لێ ڕاحات بینە و خواردنەوە گازیانە بخۆین کووا بکەین کە تەرکی بکەین و هیچکە نەیخۆینەوە ینی حەز لێ ئێستا وازی لێبین پرسیارێکی زۆر جوانی بە ئەو پرسیارە جواب دەنەوە فەرموون دکتۆرە چی بکات ئەگەر پێشتر زۆر خوارد بێت بەرپرسیارەتەکە زیاتر دەکەوێتە سەر دایک و باوکان بەڕاستی چونکە منداڵەکان بە تایبەتی لە تەمەنە بچووکەکان ناتوانن کۆنتترۆلی ئەوە بکەن کە خواردنێک لە بەردەمیان بینەخۆنەوە بە تایبەتی بەو تام و ڕنگ و ڕەنگە جوان و تام و بۆن و خۆشەی لەبەرەوە بەرپرسیارەتەکە یەکەم شت لەسەر دایک و باوکانە دووەم شت منداڵەکە دەتوانی بەدیلی خواردنەوە گازیەکان بۆ نمونە شیری پێ بدرێت شەربەتی سروشتی دەتوانێت وەکو بەدیل بەکار بهێنرێت بۆ خواردنەوە گازیەکان دەست خۆش فەرموو زۆر خواردنەوە گازیەکان کاریگەری هەیە لەسەر کلیە و جەرگ و دڵ
بەڵێ بەڵێ. ڕاستە فەرموو ئەمنیش ئەوە احتیاجی شتێکی برێم پرسیار نییە ئەوەیە بڵێ ئەوە گوتم ئەوە خواردنەوە گازیەکان ئەوە زۆر زیان بەخشە بۆ خەڵکە بە تایبەتی بۆ منداڵان چونکە دانەکانیان کرۆ دەکات و گەدەیان کێشە دەدات. لیناز وەرە هاکان بە لیناز بێتە سەر ئێرە دقەیەک ئافرین وەرە لیناز وەرە سەر ئێرە دەی بە دکتۆرە بڵێ گوتت چی؟ ناخۆمەوە چ ناخۆیەوە؟ خواردنە گازیەکان دڵێ خواردنەوە گازیەکان دەخۆیەوە لە جیاتی لە جیاتی میوە دەخۆم لەگە ئاو ئاو شەربەتی میوەی و شیریش دەتانی بخۆیەوە شیرمان هەیە بە تامی شوکەلاتەی بە تامی میوەی هەمووی دەتانی بخۆیەوە لە جیاتی. ئێستا لیناز ئەوە بوو کە لە سەرەتای بەرنامە گوتی ڕۆژێ بەسێک جار دەیخۆمەوە ئێستا لیناز بڕیاریدا بە هیچ شێوەیەک خواردنەوەی گازی نەخواتەوە. ئافرین چاپڵەیەک بۆ لیناز. شەی دیکە پرسیاری هەیە قسەی هەیە؟ ئەمن ئێستا لە جیاتیش بە زیان بە ددان دکات زیان بە دڵ و گورچی لەشت دەکات. ئافرین دەست خۆش. دەبێت دوورکەوینەوە لە خواردنە گازیەکان لۆ لە بەرەی زیانێکی زۆری و زۆر خراپە دڵمانێشێنێ گەشەمان ڕادەگرێ و زۆر 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 خراپە. وەڵڵا ئافرین. پێشنیازێکم هەیە لۆ حانوودەکانی مەکتەبە لەگە کافتریاکانی مەکتەبە. پێشنیازەک لۆ حانوودەکان و کافتریاکانی مەکتەبان تکات کە هەر تکات کە ئەو خواردنەوە گازیانە جبزیش نەک بەس ئەو خواردنە گازیانە جبزیش دامنە لە حانودانی مەکتەبێ چونکە زۆر زیانی بۆ مناڵان هەیە و هیچ سوودێکی نییە. ئەتو ناوت چ بوو؟ شنیا. ئەوەی شنیا گوتی پەیامێکی زۆر جوانە بۆ وەزارەتی پەروەردە و بۆ وەزارەتی تەندروستی. هەوڵێکی جوان هەبوو دەستی پێکرد تکایە بەردەوام بن لەسەری. نابێت خواردنەوە گازیەکان لە حانوت و فرۆژەکانی قوتابخانەکان هەبن. دەست خۆش شنیا. ئەو پەیامەی شنیا بگات. لە جیاتی ئەو خواردنە گازیان دەتوانین شەربەتی سروشتی بخۆنیان شیر بخۆن ئەوانە زۆر باشترن لەو خواردنە گازیانە. ئافرین دەستا خۆش بیتەوە بڕۆنەوە شوێنی خۆتان چاپڵک لە خۆتان تاو هاکانتش بڕۆ شوێنی خۆت دەست خۆش هاکان نایە کورسەکەم داتەوە. بەڕێزان یەک شتی دیکە کە لە نێو بەشێک لە خواردنەوە گازیەکاندا هەیە. هەندێک لەو کۆمپانیا و براندانەی خواردنەوە گازیەکان ئێستا دەڵێن دکتۆر ئاراس ئێستا لە نێو خواردنەوە گازیەکاندا ئەو بەنزین و ئەسکۆربیک ئەسید و ئەو شتانە نییە. بەڵام دەڵێ گۆڕیمانە بە مادەیەکی دیکە کە ترشی فۆسفۆریکە. ترشی فۆسفۆریک هەرەوە سەیریەوەکەن. ئەوە ئاسنە و ژەنگی هەڵهێناوە. دەیبینن؟ ئافرین. ئاسنە و ژەنگی هەڵهێناوە. ئەم ئاسنە بۆی ئەو ژەنگەی لابدەین پێویستیمان بە ترشی فۆسفۆریکە. ئەو ترشەی کە لە نێو بەشێک لە خواردنەوە گازیەکاندا هەیە بەکاردێ بۆ لابردنی ژەنگ. بەڵام بەشێکی سەرەکیە لە پێکاتەی خواردنەوە گازیەکان. اینجا هۆکارە بۆ کەمبوونەوەی هەڵمژینی کالسیۆم لە نێوڕیخۆڵەکانماندا. ئەمەش لە داهاتوودا ڕەنگە سەر بکێشێت بۆ فشەڵبوون و پوکانەوەی ئێسک. لە مەتبەخدا لە چێشخانەدا لە ژینگەی ماڵدا دەبێ ئەو ژینگەیە بخڵقێنی کە منداڵەکە دوورکەوێتەوە لەو شتە خراپانە. ئەگەر تۆ سەلاجەکەت بە فرگرەکەت پڕ بێ لە خواردنەوە گازیەکان منداڵەکەشت بەردەوام دەیبینێ دەیخواتەوە دەبێتە شتێکی ئاسایی. ئەگەر تۆ مەتبەخەکەت چێشخانەکەت پڕ بێت لە خواردنەوە گازیەکان و شتی خراپ منداڵەکەت دەخواتەوە. بەڵام ئەگەر تۆ ئەو ژینگە تەندروست و لەبارەت بۆ ڕەخسان کە ئەو تەندروست بژێت ئەی شووردەوردە فێر دەبێت و تەندروست دەژێت. دەڵێن خواردنەوەی گازی کەسەکە دەیخواتەوە دەڵێ مرتاح دەبم هەست دەکەم هەرسم باش دەکا وایە دەڵێ حەلی دەکا.
ئەمە بە پێچەوانەوە ڕاستە واتە وانە بە پێچەوانەوە خراپتری دەکات چونکە خواردنەوە گازیەکان پڕن لە گازی دوانۆکسیدی کاربۆنیان تێدایە ترشەلۆکەکانیان تێدایە وەکو مالیک ئەسید ستریک ئەسید ئەمانە کاتێک کە منداڵ دەیخواتەوە ترشەلۆکی گەدا زیاد دەکا و هەروەها گەدەوری خۆڵەی منداڵ بچووکە کەواتە ئەم گازە زۆرە لەناو گەدەوری خۆڵە کۆ دەبێتەوە گەدەوری خۆڵە دەئاوسێت لە ئەنجامدا تووشی دڵەکزێ تووشی ئاوسانی گەدەوری خۆڵە و غازات و ژانەزک دەبێتەوە. ئەو خواردنەوە گازیانەی ئێستا شتێکی تر مۆدێڵە دەڵێن دەچێ چێشخانەیەک دایەت بانگ دەکەی دەڵێ من دایەت دەخۆمەوە چونکە دایەت بەحساب تەندروستە اینجا پێتان بڵێم تاکە جیاوازی لە نێوان خواردنەوەیەکی گازی قوتوویەکی خواردنەوەی گازی کە دایەتە لەگەڵ قوتوویەکی خواردنەوەی گازی کە دایەت نییە ئەوەیە کە خواردنەوە گازیەکە ئاساییەکە شەکری تێدایە ئەمەیان کە دایەتە شەکری تێدا نیە بەڵام هەموو ئەو مادە زیان بەخشانێکی کە باسمان کرد لە ئەسکۆربیک ئەسیدەوە بۆ فۆسفۆریک ئەسید بۆ ستریک ئەسید بۆ هەموو ئەو مادە بۆ گازەکە بۆ بنزینەکە بۆ تام و بۆنەکە بۆ هەموو ئەو نەخۆشیانەی لە نەخۆشەکانی دڵ و لەکانی خوێن و بەرزەبەستانی خوێن و نەخۆشیەکانی دوایی قەڵەوی و مێتابۆلیزم و دوایی ڕەنگە سەربکەشە بۆ شێرپەنجە و هەموو ئەوانە لە دایەتەکە هەیە تاکە جیاوازی ئەوەیە کە شەکرەکەی بەحساب شەکری سادە ئەو شەکرە سادەی تێدا نیە بەڵام لە جاتی ئەوە جۆرێکی دیکەی شەکری تێدایە کە شەکری جۆرێکی دیکەی شیرینکەری تێدایە کە شیرینکەری دەستکردە ئەو شیرینکەرە دەستکردە کە تۆ دایەتەکە دەخۆیتەوە جەستە مێشک حەقی نییە تامی شیرینی هات یەکسەر دەست دەکا بەڕژاندنی هەمان ئەو هۆرمۆنانەی کە لە کاتی خواردنەوەی گازی ئاساییدا جەستە دەری دەدات هەمان کاریگەریە جگە لە شەکر بەڵام هەموو کاریگەریەکانی دیکەی هەیە دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەمووان هەروەها زۆر سپاس بۆ ئامادەبوونی هاونیشتمانیانی ئێمە میوانانی خۆشەویستمان لە ئاکرێ لە شێخان لە زاخۆ لە دهۆکا ڕەنگین لە هەولێری پایتەختیش سپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش سپاس بۆ ئێوەش زۆر سپاس